دوای ئەوەی لە ماوەی ڕابردوودا ژمارەیەک لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان راپۆرتەکان لەسەر خراپی مامەڵەی هێزی پێشمەرگەی کوردستان بڵاو کردەوە بەوەی دوای ئازادکردنی ناوچەکان لە دەستی داعش پێشمەرگە ناوچە و گوندەکان خاپوور دەکات بۆ ئەوەش لیژنەیەکی باڵا بە ناوی لیژنەی دەرخستنی ڕاستیەکان پێکهێنرا و دوای کۆتاییهێنانی راپۆرتەکەی لیژنەکە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بە بەڵگەوە هەموو ئەو تاوانانی ڕەت کردەوە کە بەرامبەر بە پێشمەرگە کراوە نمونەشی بەوە هێنایەوە ئەو گوندانەی کە باز دەکەن ناوچەی شەڕن و زۆربیان لە ئەنجامی بۆردومانی فڕۆکە جەنگەکانی هاوپەیمانان خاپوور بوونا. نزیکەی 330 خانوم وەکو ژمارە لە زمار تێکدراون و حقت ئەو خانوانە خانووی کارمەندانی ئاسایش بوونە بەرپرسی فەرمانگەکانی حکوومەت بوونە لە زمار کە داعش تێکیدا پێشمەرگە بچیتە ژوورەوە دەوروبەری 300 خانوو لەلایەن فڕۆکەکانی هاوپەیمانەوەنەوە و قەسفی جەوی لە شاری زمان باسی سەنتەری شاری زمار دەکەم تێکدراوە. سەبارەت بە شاری کەرکووک و ئەو ناوچانەی کە جێگەی شەڕی نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و تیرۆریستانی داعش بوو سەرۆکی لیژنەی دەرخستنی ڕاستیەکان ئاشکرای کرد لە شاری کەرکووک 11 دەستگای ئەمنی هەیە کە لە هەموو نەتەوە جیاوازەکان پێک دێت و بە یەکەوە کاری خۆیان لە کەرکووک دەکەن بۆ ئەوەی دەوترێت لە کەرکووک نەتەوە جیاوازەکان بانقەس دەکرێنە ئامانج و خانوەکانیان خاپوور دەکرێت ئەوە دوورە لە ڕاستیەوە. باس لەوە دەکرێت کە گوایە پێشتر هەوڵێکی جددی هەبووە کورد زیاتر لە کەرکووک داخل بێت حتا کوردی بەشەکانی تر بێنە کەرکووک بەڵام بۆمان دەرکەوت کە نزیکەی 600,000 ئاوارەی عەرەب ئێستا لە شاری کەرکووک داهەنە و 7,000 خێزانی عەرەبی ئەمە ئامارەکە زیاتریش بووە لەمەدا بیبینن بارگرانەکە لەسەر کەرکووک و ئەو ڕێشوێنە ئەمنیانە چه گرنگن بۆ ئەوەی پاراستنی ژیانی ئەو خەڵکە بکرێت لەمەدا عێراق تەنها 6 ملیۆن دلاری بە مەلەفی ئاوەرە و پەنابەری داوە لە کەرکووک. لە کۆتایی راپۆرتەکەی لیژنەی دەرخستنی ڕاستیەکان چەند پێشنیازێک بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و لایەنە پەیوەنددارەکان خستۆتە ڕوو لەوانە میکانیزمێکی تایبەتە بێت بۆ گەڕانەوەی ئاوەرەکان هەروەک میکانیزمێکی تایبەتە بێت بۆ گەیاندنی کەلوپەل و پێداویستی پزیشکی بۆ ناوچە ئازادکراوەکان لەگەڵ ئەوەشدا ناوچە ئازادکراوەکان ئاوەدان بکرێتەوە و حکومەتی هەرێم لە بەرامبەر ئەوەدا دڵنیایی بداتە هاوڵاتیان. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.